بە بەشداری 1970 دیاریزانی کچ و کوڕ لەسەر جەماسەکان 20مین پاڵەوانێتی شەترەنجی کلاسیکی خانزاد دەستی پێکرد. پاڵەوانێتەکە لە بارگای یانی شەترەنجی خانزاد لە شاری هەولێر بەڕێوە دەچێت. شازی بەڕێچوونی خولەکە بە سیستەمی سویسریە و بە ڕاوند ئەنجام دەدرێت. هەر یاریزانێک لە هەر یارێک 6 خولەک کاتی هەیە و لەگەڵ ئەنجامدانی هەر جوڵەیەک 30 چرکە بۆ کاتەکانی زیاد دەبێت. پاڵەوانێتەکە 5 ڕۆژە خانێت و ئابرارێک شەممە کۆتایی بێت. پاڵەوانتی 20مینی کلاسیکی یانی شەترەنجی خانزادە بەشەکە لە پرۆسەی ڕاهێنان و بەهێزکردنی یاریزانەکانمان دوای ئەوەی کە یاریزانەکانمان لە سەر ئاستی عێراق کە توانێت لە بەچکە شێران و تازە پێگەشتوان پلەکانی یەکەم بەدەست بێن وەک ساڵەکانی پێشووتری یاریزانەکان یانەمان. پاڵەوانتەکە سویسریا 9 ڕاوندە نزیکی 1970 یاریزانی کوڕ و کچی خانزاد و چەند یاریزانێکی تری شارەکانی تری کوردستانی و عێراقی تێدا بەشداریان کردیان.